ئەگەر لە هەڵبژاردننی داهاتووی عێراق سیستەمی فرەبازنەی پەیڕەو بکرێت لانە کوردیەکان دەڵێن زیانێکی زۆر بەردەنگەکانیان دەکەوێت و کۆمەڵی ئیسلامیش داوا دەکات هەمان سیستەمی هەڵبژاردننی ساڵی 2010 بەدواوە بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق پەیڕەو بکرێت و هەموو عێراق یەک باز نەبێت. لە ساڵی 2005 بە یەک بازنە هەم عێراق یەک باز نەبوو هەڵبژاردن کرا. لە ساڵی 2010 2014 2018 هەر پارێزگایەک بازدەیەک بوواتە هەموو عێراق 18 بازنی هەڵبژاردن. بەڵام ئێستا قسە لەسەر ئەوەیە کە بازنەکان فراوانتر بکرێ پێی ئەڵێن دەوائری متعدیدە واتە فرەبازنەی هەر پارێزگایەک چەند بازنەیەک بێت کە زیاتر قسەکان لەسەر ئەوەن پارێزگایەک لە 4 بازنە یا 5 بازنە زیاتر نەبێ. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان پێمان وایە کە وا باشە بۆ دەنگی کورد بۆ پاراستنی نوێنەرانی کورد ژمارەی نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێویستە هەر پارێزگایەک بازنێک بێ واتە هەموو عێراق 18 بازنی هەڵبژاردن بێت. ئەگەر بەپێی فرەبازنەی بێ و پارێزگاکان دابش بکرێن بۆ چەند بازنەیەک کورد زیان دەکات بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکان. هەرچەندە خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق کراوە و داوا کراوە سیستەمی فرەبازنەی پەیڕەو بکرێت بەڵام پارتی و یەکێتی و گۆڕان ڕەدی دەکەنەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێت دەیانەوێت لەگەڵ لایەنە کوردیەکان بگەنە ڕێکەوتن و باشترین بژاردە هەڵبژێرن و دەداهاتووش کۆبوونەوە لەسەر ئەم بابەتە دەکەن. ئێمە هەموو هەوڵەکانمان هەموو یەخستنەوە و یەکریزی هەمومان بۆ ئەوەیە بەیەکەوە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرت و نەوەی نوێ هەموو ئەو لایەنانی کە لە کوردستان هەن بەیەکەوە وتوێژ بکەین دانیشتن بکەین بگەینە ئەنجامێک کە بۆ ئەوەی ئێمە کۆک بین لە عێراق کە بە چ ئاراستەیەک یان بە چ بژاردەیەک بکەین لە خزمەتی گەلی کوردستان و ناوچە کوردستانی. پارتی و گۆڕانیش سیستەمی فرەبازنەی ڕەت دەکەنەوە و دوا بە دوای کۆبوونەوەکەیان ڕوونیان کردەوە یاسای هەڵبژاردنەکانی عێراق ڕوون نییە و ئەوان سەرقاڵی ئەوە دەبن بە تەواوی لە ناوەڕۆکی یاساکە تێبگەن دواتر لەگەڵ لایەنە کوردیەکان لە سەرکاری هاوبەش قسە و گفتوگۆی زیاتر دەکەن. فێکرایی ئەندامە پەرلەمانە کوردەکان حاضر نەبوون لە جەلسەکە و دەنگیان نەدا بۆ بۆ دوای ئەوە هەروەکو گوتن ئێمە ئالوگۆڕی بیرڕا دەکەین لەگەل یەک و دادەنیشین لەگەل یەک و هەوڵ دەین بڕیارێکی یەک ریزی بدەین. یاسایە لە کاتێکا دەرکراوە لە کاتی خۆپیشاندان و ئەوە دەبوو باشتر بێ. بەڵام بەداخەوە بەپێی تەفسیری نەکەر ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان بەشێکی زۆر لە لایەنە سیاسیەکان ئەم یاسایەکی خراپە گەڕانەوەیە بۆ دواوە یعنی ئەچێتە وردەکاریەکی زیاترەوە لە سیستم و لە ئیشوکاری هەڵبژاردنە کە ئەوە لەگەڵ ڕێزمەوە خەیاڵە کە بڵێ ئێمە بە بەرژەوەندی خەڵک یان دەنگدەر یا ئازادی زیاتر و ئەوە. ئەو یاسای هەڵبژاردنەی ئێستا لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و سەرجەم حیزبە کوردیەکان ڕەدی دەکەنەوە بەڵام هۆشیار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نووسیوێتی بەدەنگی پەرلەمانتارانی پارتی نیسابی یاسایی بۆ پرۆژە یاساکە تەواو کراو دەنگی لەسەر درا کەچی هەر ئێستا پارتی خۆی دژایەتی دەکات. سەرۆکی پەرلەمانی عێراق تا سەردانی هەولێری نەکردو ئۆکەی سەرۆکی پارتی وەرنەگرت نەیتوانی یاساکە تێپەڕێنێ. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.